هاوڕێنەوە کاتتان باش چۆنن دیسان مەسەلەی سەگ کوشتن بوویتە باس و خواست بەتایبەتی سەر لە کەرکووک ئەو تاوانە ئەنجام دەدرێت کە دەڵێن تاوان لەبەر ئەوەی بەڕاستی سەگ بوونەوەرێکی بێزمانە هیچ زیانی نییە ئەگەر مرۆڤ مامەڵەی تەندروستی لەگەر بکات کاتێک سەگ دەحەپێت کاتێک سەگ جاری وا یاریە بۆ زانێت سەگ ئەکەوێتە دوویەکە یاریە ئەوە یاریە ئەو بۆ خۆی ئەوەی وایە دەحەپێت جاری وا داوای یاری دەکا بەڵام بە بەردەوامی لە کوردستان کاتێک سەگ دەحەپێت دەمەوێت بڵێم کە لەبەر ئەوەی بە ئارەقەی مرۆڤەکە ئەو ئارەقەی کە ئینسان ئەو ئاوەی لە جسمی ئینسان سەردەدایان بە چاوی دەیخوێنتەوە ئەوە میهرەبانە یان ئەوتە بە دەیوێ بەکنیدا بڕوە کوچکە بەردە شتێ بگرێ و ڕقی لێ دەبتەوە بەر لەوەی سەگ دیفاع لە خۆی دەکات سەگ بنەوەرشی درڕندە نییە بەڵام ئینسانە وای لێ کردیە وای لێگە بکرێ ئەگە نەبوو لە ئەوروپا نمونەی میهرەبانی خۆشەویستی هەموو ژیانیش خۆشەویستیە سەگ ئەوە بابوودا چیمە شوان نەبوونە ئەو دیاردەیەش وەکو ژن کوشتن لە دوای کۆڕاپەڕین سەری هەڵدایە گڵاو کرایە بە نەفرەت کرایە وەختی خۆی وان نەبووە یعنی بەڕاستی خەڵکیمە عاشقاتێکی خۆی هەبووە سەگی خۆشویستیە بە تەریقەی خۆی کردەواری بەهەرحاڵ من ناوڕێن ئەوڕۆ بۆیە بە فرسەت دەزانم کە هەندێک قسە و بازە سەر مەسەلەی سەگ بکەم لە سوید ئەو زانیاریانەی هەمە ئیشی من ئەمە کە چالاکوانشی مەدەنیم ویژدان دۆستم دیفاع لە سروش دەکەم دیفاع لە ئاژەڵ دەکەم بە هەموو بوونەوەرەکان بەڵام زۆرترین کوشتن سەگە زۆرترین لێدانیش لە کەرە وحشیگەریەک هەیە هەموومان هەر لە مناڵیەوە کۆمەلگا ئێمەی فێر کردیە بڕۆ لە سەگ بدا بڕۆ لە کەر بدا یعنی شەرعێتی درایتی هەم بە ئاینەکە هەم بە کەلتورەکە بەنمونە پەرەسێلکە دەڵێن نازانم لە چێن دەرشتەی ئاەتە چی کردیە پەرەسێلکە هاتە ناو زەی نووسنمان ناو ژوورمان کەسمان بۆمان نەبوو دەستی لێ بدەین مقەدەسە بەڵام کەر سەگ پشیلە ئەوانە ئێمە بیر ناکەین و بەس لێیان دەدەین بەس لێمان داینە بەبێ ئەوی بیرکەوت بابە ئەو بوونەوەرەکە پێویستی بە خواردن هەیە پێویستی بە ژیان هەیە لە هەمووی کارەزادر سەگ دوو پلەی گەرمی لە ئێمە زیاترە بەرگەی گەرما ناگری کەسی سێبەرێک دەبیت تۆ زرب ئینسانێک بەکریندا دەڕات لی دەدا و بێغیرەتی خۆی لە بەرامبەر بەتاڵ دەکات بۆیە هەندێک قسە و بازە سەگ دەکەم ئێستا سەگ لە سوید چۆنە هاوڕان ئێمە دەمێک بوو ئەنی کەسێک بووین حەزمان لێ بوو سەگمان هەوێ بەس نەدەوێران لەبەر ئەوەی سەگ لێ بەرپرسیارەتی هەیە ئێستام قسەک لەوەتان باز دەکەم دەترسان پێمان نەکرێ بەڵام ڕەوشی تایبەتی کچەکەم نەخۆشیی حاڵەتەکی هەیە نەخۆشی نییە کرامپی پێدەگوترێ گەشکە لە نیوەی شەودا دەبێت بەهێدی دەیگرێ و ئەگەر پێی ڕانەگەین دەیکوژە دەیمرێنی چەندین جار یاریمان لەگەم مەرگ کردیا تا ئەم بۆ زانێ ڕۆژێک بەس کات هەبێت باز لەو بێ ئەخلاقیەتە دەکەم کە پارتی شرەکان گویا ئەمە لە سەکسەکەم نەشیم لە کاتێکدا لێرە مەعاش نییە ئیشکردن هەیە و بەقوانینە بەهەرحاڵ مەوزوع عشقیەوە بەڵام باز دەکەم کە ئەمە لە چ دۆزەخێکەوە خەبات دەکەم و ڕەوشەکان چۆنە ئەوەش بەشێک خەڵک نەحەق نییە نی بەغەڵەت تێدەگە زانشی کوردستان هەمووی مەعاشە بۆیە کچەکەم ئەو حاڵەتەی هەیە یەکێک لەو عیلاجانە وتیان سەگە سەگ دەتوانێت ئەگەر خۆشەویستەکی زۆر لە نێوان ئەو بێت بەر لەوەی تووشی گەشکە بێ بەر لەوەی جەڵتە لە ئینساندا بەر لەوەی کۆمەڵێک لەو سەرەتان هەست پێ دەکە سەگ برینێک هەبێت دەلێستەوە ئەو شوێنە دەلێستەوە هەمووانەی سەجیان هەیە دەزانن کاک بێستون دڕێی وتی ناوکم کێشەیەکی هەبوو گوت سەگام ڕۆژ دەلێستەوە چوومە خەستخانە وتیان چاوهاتی سەگ هەست بەلەوە دەکەن تەنها هەست بە دزیش دەکەن بەو ئارەقەی دزەکە فڕی دەدە دەزان ئەوە دزە یان ساغا بەهەرحاڵ بۆیان بە ناچاری سەگێکمان کڕی
جۆرەکەی ئەو جۆرەی کە ئەو سەگەیە لابرادۆری پێدەڕن سەرجیش هاوڕێیان وەکو سیارات ئەنوا عشکاڵی هەیە جە تێکەڵ چێش دەبێت زەواز دەکەن ینی هاوسەرگیری دوونەوە لێرە ئینسجام دەکرێنەوە ئەشکەی لێ دێت بەس ئیتر سەگەیە مەزەن پیتی پۆڵ هەیە ئەو جۆرە سەگە ئەمریکیەکان و شەڕاویەکان و گەنج حەزیان لێیە سەرجی لابرادۆر سەرجی خێزانی میهرەبان سۆسیالە زۆر لەگەر سەجیت کە نەرما لەگە پشیلە نەرما لەگەر ئینسان نەرما بەس پیتی پۆڵ دڕە ینی جۆری شەڕانیە ئەمریکیەکان زۆر حەزیان لێیە و لێرەش زۆربەی گەنجەکانی ئەوروپی حەزیانە پیتی پۆڵە لەبەرەوەی کەیفیان بۆنەوە ئەدێ بەس بەهەرحاڵ پێچەوانەی هەموو ئەوەی کە دەگوترا کەچ حەزی لە سەجی گەورەیە لۆسکس وەڵە بابە فەقیران هەموو حەزیانە سەجی گچکەی ئەوەندۆکەیە ئەوەندۆکەیە لە باوەشی گرن وەکو ئەوەیەکی بچووک ئیتر ئێمە لابرادۆر لەبەرەوەی لە بۆ ئێمە وا دەگونجە وەکو گوتم چۆن خەڵک سیارە دەکڕێت بەنەوعی ئەوەی چەند نەفەرە لە ماڵ و حەزی لە چیە ئەوە شوایە هەریەک ئەگەر من بە زەوقی من بە ڕەنگی من نەوعەکی وەکو ئەوانەی لە گورگ نزیکن بەنمونە حەزم لێ بوو هاسێ و ببورن ناوەکەی وازەم هاسەی پێدەگوترێ نەرویجیە و ئەوانەیە کڕیمان لابرادۆر بە ساوڕیان دەمێ ئەوە بڵێن یعنی بڕوا بکەن چویمە سەگ بکڕین هەروەمان زانی وەچی هەموو شتێک کەرەسەیە چوینە ماڵێک کابراایکی ڕووسی بۆ چیرۆکەتانەوە ژێرمەوە وەزئی زۆر خراپ بوو تا ئەن پارەی ئەو کابراش قەردار بوو کە مەیەکەی خۆی لێ چاکرد بوو لەبەر ئەو لێرە سەگ هەموو مەلەفی هەیە بۆ زانیاریتان یعنی جنسیە ئەوە مەلەف پەروەندی عائیلی هەیە چکو هەندە زۆر سەگ هەیە سەرەتانیان هەیە هەندە زۆر هەیە سەگ هەن شەلەل دەیانگرێ لە عومرێک وراثیە هەموو کۆیە بۆیە ئەتو کە سەگ دەکڕێ بچی سەر پەروەندەکەی وەڵام من نەمان دەزانی ئەو حەق و حیسابە کابرا ڕووسەکە وەزئی زۆر خراپ بوو وتی قەرزاری کابرایەکم دەمێ بفرۆشم بەڵام پرسیاری لەمە کرد ئەمگۆ سەگتان هەبووە گوتمان ناو لە پێشترین نەمان بووە لە کوردستان هەمان بۆتی ناتان دەمێ لەلعلم هاوڕێیان بۆ زانیاریتان زۆر پێویستی بە سەگ فرۆشتن بوو تا قەرز بدات تا بەوەی کاسبی دەکرد هەیە کاسبی دەگا هەر سەجی گوزیرەی 15,000 کڕۆن دەگا 1700 دۆلارە ئەو جۆرە لابرادۆر هەیە شیواوە هەیە و مەسی لە دیارەکان ئەوە تا 4,000 دۆلار دەڕۆ زانیاریتان کەسایەتی زۆرەشی تایبەتە لە باوەش دەگرن پۆپلارە ئەوەوە هەتا دەنێت 4,000 دۆلار دەڕوە وتی ناتان دەمێ ئەمگۆ ئەزمونتان نییە بابا قابلە علمەوەی وتی نا دەی بێ ماڵ سەیر بکەم وەڵا هاتە ماڵ سەیری کردوتی ئەبێ 3 دەرست پێ بڵێم ئەوجە بە بەلاش یعنی پارەی خۆت دەدەی بەس نات دەمێ بە بەلاش دەرست پێدرم لە پێنای ئەوی فێربی کوسەک بەخیو دەکرێت کو مامەڵەی لەگە دەکرێت و ڕاستیش دەکە وجیلە یعنی لە مناڵی بەرمونە لاستیق پێڵاو ئەوانە دەخوا وزی لە حەزی لە یاریە دەبێت بەرمونە تایبەتمەندی خۆی هەیە کە گەورە دەبێت شتێکە وەکو مرۆڤ وەکو منداڵ و گچکەوە نەمان دەزانی ئەمن نەمان دەزانی گوجیرێت چۆن بەغێر دەگەمار لە کوردستان و ئەوانە هەر ئەوەیە بەبێ ئەوە چ وەختێک تووڕە دەبێت ساک چ وەختێک هێمچکو سیفەتی تایبەتی خۆی هەیە بەرنەوە سەک خواردنەشی ئێسچی گەورەی لە دەستە ئینسان نابی لێ نزیک بێتەوە پێ ینی مڕە دەکاتن لە ساعیبەکەشی نەک لە ئەوەی تایبەتمەندی خۆیتی مەسەڵەن سەک هەموو ماڵەکە هەموو ماڵێک ئەوە بە حدودی جوگرافی ئەمنی قەومی خۆی دەزانی هەر یەکێک بێنێت تێپەڕی دەحەپێ ئەوە ناتوانانی کۆنتترۆلی بکەیت سیفەتی تی وەڵایتر بەهەرحاڵ ئەمە نەمان کڕی لەو ئەو جارێک شت بخوێنەوە لەگە خێزانم و شارەزا و خێزانم باش خۆی مسەقەف کرد لەوەی کە سەگ کۆکوونیە چوو ئەو زەف پێیان فرۆشتین دەشفرۆشن هاوڕێیان بە 8 هەفتە دوای 8 هەفتە پێت دەفرۆشن و بۆ زانیاریتان هەموو ئەوانەی سەگ بەخێو دەکەن یعنی جگەلەوەی نێرومەیەکی زۆر ڕەسەن بەهێز پەیدا دەکەن و باگراوندی نەخۆشیان نەبێت و هەندێکیان دەبێت بستنە دەورە بۆ زانیاریت لەبەر ئەوەی پەروەردەکردن و ئەو ماوەی کە ئەو سەگایە فەرخەی لە زگ دەبێ و کە لە دایک دەبێت چۆن مامەڵە بکە نابیارەوە بەس بێتە دەرێ ئەوەش شەهادەتی خۆی هەیە ئەوەش پەروەردەیەکی خۆی هەیە هەموو کەسێک ناتوانێتن ئەوە بکە
دوای 8 هەفتە دەفرۆشن هیچیان سەریان لە $1200 کەمتر نێگوزیرە هیچیان ئیتر دز دەکەی بە پێی ئەو ئەزمونە دەینەوە ماڵ ئەوزە شوشتنیان دەبێت ساڵی دەجار بکرێت لەبەر ئەوی سەگ پێچەوانەی ئەوەی باسەکەن گڵاوە پێستێکی ڕوونی لە پشتی هەیە پیسایی بەخۆی فڕێدەدا و باش نییە زۆریان بشوورێ لەبەر ئەوەی پیس نین سەگ جسمی وایە ئینسان هەموو ڕۆژە عەرەقەی دەکات سەگ ئەوەندە عەرەقە ناکە ئەوەندە عەرەقە ناکە بەو شێوەیە بەڵام ئەوان دوو پلان لە ئێمە گەرمترە بۆیە تکایە کە گە لەبەر سێبەرێکتان دیتن لێیان مەدەن دەریان مەکەن یعنی سەگ ناتوانێت لەبەر گەرما بڕوا بکەم ئەو گزیرەمان هەبوو گەرما بۆ ڕۆژێک 32-33 بوو دوو پانکە مالۆدا نابوو یعنی بەس مابوو بخنچێ بەس مابوو بۆ ڕۆح بدە بەس بچووک بۆ دۆ بەرحاڵ ئیتر سەگ حەزی لە یاریە پێشت دەڵێ کو یاری بکە پێش دەڵێ کو وەرە یاریم لەگە بکە سەگ زۆر حەزی لە یاری و هەم خۆشەویستیت پێ دەدا هەم ئەوەت دەکاتن هاوڕێیان لێرە سەگ مەمنوعە لە ماڵ زۆر بەحەبی شکایەت لێ دەکری بۆیە زۆربەی ئەوانەی کێشەیان هەیە کە ناوێری سەگ بەخێ بکەی دەبێت سەگەکەت هەیە من بێ ناوێت دراوسەکانت سەعاز بکە ئەوەش بۆ بە بەردەوام ئینسانیش نابێت خەڵکی سەعاز بکە مۆسیقا حدودێک مەسەلە دوای دەی شەو نۆی شەو مەمنوعە ئەتوم دەنجی مۆسیقای بەرزکەیەوە تەلەفۆن و دەنجی خۆت شکایەت لێ بکە جیرانەکەت ئیزعاج بکە سەد شەماشەوە نابێ ئیزعاج بکەی دوو ئەگەر نەدەدرا مەحکەمە غورامەت دەکەن خرامەت دەکەن بۆیە لێ ڕاحەتنی سەگ لە ناو ژوورێک ئەزە ئێرە هەموو وەچ شوقەکانی هەولێری ئیسکان ینی کونە ئەوە گسکە گسکەیە کەم کەس و ناتوانانی سەجش بەڕڵا بکەی هەر ئەوە یعنی ئەگەر سیاجێکت نەبێت ئەگەر شتێکت نەبێت سەگ بەرگە ناگریتنیش دەبێت فێری بکەی کو لێ ڕادێ ئەگەر ناتوشی غرامە و ئەو دەبێت و سەگ نابێت پڕ بداتە سەجی تر ینی دەبێەوە پەروەردە بکرێ میهرەبان بێت هەر لە بداتەوە و سەجش لێرە میهرەبانە ١٩٩ ئەڵاو کاتانێ ئینسان ئازاری بدە هەیە وەحشە ئازاریان دەدا بێگومانەوانیش تووڕەبوون خۆیانێ چی ئینسان بۆیە ئەوەش کێشەیەک لە کێشەکان سەگ ڕۆژێ بەلای کەم دەبێت 2000 لە 3000 ببردێتە دەرێ بۆی پیسایی لە دەرەوە بکە بۆن بکە ناکرێت لە دڕژوورەوەی دابنەی سجنی بکەی یعنی ژیانی وا دەبی ئەوە بی چۆن سەگ بێ مرۆڤ ناتوانانی بژیوەکو ئاژەڵەکان کاوکە دەبی ڕۆژێ 2000 لە دەرێ بۆن بکە بۆن چەند بۆنی پێ بکەیت چەند تەمرینی پێ بکەی سەگ قودرەتێکی هائیلی هەیە دووش مرتاحە بێ لە هەمووانش گرنگتر خۆ تو ڕێی نادێت لە ناو ماڵ میز و پیسایی بکە ئەبێ بێ دەرێ و سەگ خۆی پێدەگیرێ تا 8 سەعات دوای نان خواردن پیسایی نەکە بۆ زانیاریتان خەڵک لۆ لە ئەوروپا سەگ بەخێو دەکا هاوڕێیان خەڵک بەشەکی ئەوە نییە هەربرێ مەسەلە ویجدان دۆستی و ئاژەڵ دۆستی نا سەگ ئینسان هەڵپەرستیشە لە هەندێ سەگ نزیکترین ئاژەڵە لە مرۆڤ ئەتوانێت ئینسجام بکات تێت بگا خۆشەویستێکی لە سنوور بە دەردەدا بڕوا بکەن سەگ خۆشەویستی دایک و باوکت پێ دەدا یعنی وەی ئەگەر شتەکرد لێ دێ وەی ئەگەر ئازارەکت دەبی ئێمە کچەکەمان هەیە گچکەیە جۆلانەی پێ دەکەین جۆلانە لۆگەمەی پڕمان دەدات تێرە کاتێک زانی ئەمە دایک و باوچینە کاتێک ئەمە خاوەنەگەینە قبوڵی نییە ئەوە بە هەردوو پێی لێمان دەدا قبوڵی نییە کەس ئازاری کەس بدە زۆر عەدالەت خوازە هەر یەکێکمان ئازاری ئەویت کە بدەین ڕێت لێت دەگریت بۆیە سەگ لە تەنهایی خۆشەویستێکی زۆر بێتاقەتی خەمڕەوێنی قسەکردن لەگەڵی ئەوانە بەشەکە ئەوگۆ کاک پۆڵای زیندان دەگوت لە زیندان بووم ژیاننامەی خۆی نووسی بوو دەڵێ عنکەبوتێک لە ژوورەوە هەبوو لەگەڵ بەیانیانە لە ژووری ئەدام بۆ 3 مانگ وی گۆ گۆرانیم بۆ دەگوت بەیانیان شەر گوت بەیانی باشم لەگە دەگوت هیچ شتێک نەبووە قسەی لەگە بکە ئەوەش وا بووە وایە سەگەنی تۆ وەکو مناڵێک خەمڕەوێنە یاری لەگە دەکا بێتاقەتی دەڕەوێنتەوە ئەوە بەششتی تەچکو لێرە خەڵک تەنهایە زۆربەی کەرە زۆر ینی ئەو علاقاتە ئیجتیماعە خۆی فەرز کردیە کە زەعیفە ئیش و کار و کاسبی وایە ئەوە یەکێک لەو هۆکارانە هۆکاری دووەم و سەرەکیت کەش خەڵک کە سەگی هەیە یعنی کە سەگت هەیە بەفرە تۆفانە بارانە سەرمایە دەبی بیبێ دەرێ ڕۆژی 2000 بۆی پیسایی نەکە
ئەوە جوڵەیەک لە دەستە دروست دەکات بەشەکە لە وەرزش بەشەکە لە گۆڕینی ئەوەی نەکە لە ژوورێک دابنیشی مەسەڵەن ئینسان ئەگە سەجی هەبێت کە دێتەوە لە ئیشیش سەرباری عیلاجەکە یەکەم شت سەکە دەبات دەرێ ئەگەنە لەی پاڵ دەداتەوە تەمبەڵێکی زۆر دەگیری بۆ جسمی ئینسان زۆر زەرورە من بەخۆمەوە هەتا سەگمان نەبوو ڕۆژی هیچ ڕۆژێک 2 کیلۆمەتر نەڕۆیشتیمە بڕوا بکە بەس لەوەدی سەگمان هەیە هیچ ڕۆژێک 10 کیلۆمەتر کە 8 بۆ 10 کیلۆمەتر دەڕۆین 8 بۆ 10 کیلۆمەتر دەڕۆین تۆ بیرکەوە ینی من ئەوە 3 ساڵ و نیوە بە 100 کیلۆمەتر ڕۆیشتیمە ئێدە 17 ساڵ پێشتر لێرە بووم بڕوا بکەن بە هەر 17 ساڵی بەقەت 1 ساڵی ڕەشۆی لە ماڵ نەڕۆیشتیمە دەرەوە ئەوەش جسم زۆر گرنگە لۆ سەحات گۆڕینی ئاوهەوا بینین ئەوانە زۆر گرنگە نازانم ساگ لە ئەوروپا زۆر سوودی لێ